سلااو لاهۆڕیانی خۆشەویست هیوام لە هەر شوێنێک بن ساخ و سەلامەت و تەندروستن ئینشەڵڵا. دیسانەوە منی هاتمەین لە خزمەتەوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆەکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. ئارەزانم ئەگە لە بیرتان بێت 2 ڕۆژ پێش ئێستا واتە ڤیدیۆ ڕابردوو باسی ئەوەمان کرد کە چۆن ناتوانن لە ڕێی ڕۆباتی تەلەگرام دۆچکۆین بەدەست بێنن. ئەم ڤیدیۆ شەر وەکو ڤیدیۆی ترە، بەڵام جیاوازەکەی ئەوەیە کە لەم ڤیدیۆیە من سێ ئەرزی دیجیتالتان پێ ئاشنا ئەکەم کە ئێواتوانن لە ڕێی ڕۆباتی تەلەگرامەوە ئەو ئەرزانە بەدەست بێنن. چونکە ئەم ڤیدیۆ هەر وەکو ڤیدیۆی ڕابردووە، تەنها جیاوازیەکەی ئەوەیە کە لێرانە سێ ئەرزی دیجیتالی تر بەدەست دێنن. من نامەوەی ڤیدیۆەکەی زۆر درێژ بکەمەوە. بەڕێزانم ئەو سێ ئەرزە دیجیتالیانەی کە لەم ڤیدیۆیە ئەمڕۆ ئەمەوەی بۆ ئەوەی ئێوە بەدەست بێنن بیتکۆین و بیتکۆین کەش و لایتکۆینە. تا کوتایی ئەم ڤیدیۆی لەگەڵ بن بۆ ئەوەی ئێوە بتوانن لە ڕێی تەلەگرامەوە ئەم سێ ئەرزەش بەدەست بێنن. بەڵێ ئازیزانم، هەر وەکو گوتم ئەم ڤیدیۆ شەر وەکو ڤیدیۆ ڕابردووە، کارکردن هەموو وەکو یەکە. تەنها جیاوازیەکەی ئەوەیە کە من لەو ڤیدیۆی سێ ئەرزتان پێ ئاشنا ئەکەم کە ئێواتوانن بەدەست بێنن لە ڕێی ڕۆباتی تەلەگرامەوە. هەر وەکو ڤیدیۆی پێشووتر بەڕێزانم، من سێ لینکم لەژێر ئەم ڤیدیۆی داناوە. کاتێک ئێوە کلیک لەسەر هەر سێ لینکەکەی یەکەن کە ئەتوانن لە هەر سێ ڕۆباتەکەی ئەرزی دیجیتالیەکان بەدەست بێنن. بۆ نمونە ئەرزی بیتکۆین لێرانە، کاتێکە لەسەر کلیک لەسەر ڤیزیت سایتیەکەی، هەروەکەم لێرە گوت و سایتتە دەدێت، وێبسایتتە دەدێت. بەڕێزان کلیک لەسەر گوت و وێبسایتیەکەی ئۆپن، هەروەکو ڕۆباتی ترە لێرانە دەچرکە منی، هەروەکو منی لەسەر وەسانیە شومار دەچرکە خواگری تاکوتاوە بێ ئەوجا قاپاتەکەی. بەڵێ هاوڕێیان، ئێستا پێتاری ئەوەندا بیتکۆینت بەدەستێنە واتە ساتوشی ئەوەی قاپاتەکەی. دیسانەچی گۆتۆ وێبسایت، دیسانەوە سانیە شومار بێ. بەڕێزانم بۆ ئاگاداریتان، ئەگەر سانیە شومار نهات لەسەرەوە لێران هەروەکو بنن، ئەگەر هیچ نهات دەست چرکە لە ناو وێبسایتەکەی ئەمینن و دواتر قاپاتەکەنەوە ئەو بیتکۆینانە وەرەگرێ. لێرەش بالانس پێشەنەدە، ئێستا لەوەندا بیتکۆینم بەدەستێنا بۆ ڤیدراوەش. بەڕێزانم لێرانە پێتەرێتی بگەیە ئەو ڕقەمەی ئەوجا بتوانی ساتوشیەکانت هەلگری لەو ڕۆباتەی. بەڵێ هاوڕێیان، لە بەشی ڤیزیت سایت و جوین چەت، کاتێکە کلیک لەسەر جوین چەتیەکەی یەکی لە چەنێلەکان جوین نەبی، جوین چەنێل دواتر دێوە سەر ڕۆباتی تەلەگرامەکەی و جوینێتەکە دەستبێنی. هەروەکو گوتم بەڕێزانم، سێ ئەرزە دیجیتالیەکانم، من لینکی هەر سێ ئەرزە دیجیتالیەکانم لەژێر ئەم ڤیدیۆی دانەوە. تۆ ئەتوانی لە هەر سێ ڕۆباتەکە بەشدار بی و هەر سێ ئەرزە دیجیتالیەکان بەدەست بێنی. بەڵێ هاوڕێیان، ڕێفرالیش بەشی ڕێفرال هەروەکو ئاگادارن لینکی تۆ ئێستا ئەو لینکەی بدەی بە کەسانێک بەوەی بێن لەسەر لینکی تۆ بەشداری لەم ڕۆباتانە بکەن، تۆ پارەی زیاتر بەدەستێنی. بۆ ڕاکێشانی ئەم سێ ئەرزە دیجیتالیانەش تۆ پێویستیت بە حساب بانکی بلاکچین هەیە کە من ڤیدیۆیەکم سەبارەت بە چۆنیەتی دروستکردنی حساب بانکی بلاکچین لە ناو چەنێلەکەدا هەیە. تۆ ئەتوانی بچی تەماشای ڤیدیۆەکەی بکەی و بۆ ئەوەی حساب بانکی بلاکچینت هەبێتەوە و بتوانی ئەو ئەرزە دیجیتالیانە کاتێککە بەدەستێنی بە ئاسانی بێخیە ناو حساب بانکی خۆت، حساب بانکی جیهانی ئەرزی دیجیتالی بلاکچین. بەڵێ هاوڕێیان، وەکو گوتم بۆ باژاریکردنی ئەم سێ ئەرزە دیجیتالیانە لینکی هەر سێکم لەژێر ئەم ڤیدیۆی دانەوە. ئەتوانن بچن کلیک لەسەر لینکەکەی بکەن و باژاری لەو سێ ئەرزە دیجیتالیانەش بکەن و بۆی ئێوە زیاترین سود بکەن و ئەرزە دیجیتالیەکانی شەر وەکو ئاگادارن زۆر بەنرخن و ئێستا وەکو بکەنەوە ئێوە پارێکی زۆر بەدەستێنن. بەڵێ هاوڕێیان، چونکە ئەم ڤیدیۆ هەر وەکو ڤیدیۆی پێشووترا بوو کە دووچکەوتان بەدەستێنا، نامەوێت ئیتر ئەم ڤیدیۆی زۆر درێژ بکەمەوە. هیوام تەنها ئەوەیە کە ئێوە زیاترین سود بکەن، لە ماڵەوە بدە ئەوەی هیچ بەڕەپارەیەک بدەن. هەر کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆە لە یوتیوب بوون بنووسن، بە چاوەن جوابتان دەدەمەوە.
و ئەوەی بە من بکرێ من لە خزمەتی ئەسپێرم تا ڤیدیۆیەکی تر و سایتێکی تر و هەروەها فێرکاریەکی تر بەخۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. چانێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە.